بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست لە پەرلەمانی عێراق 150 واژۆی پەرلەمانتاران کۆکراوەتەوە بۆی کە لە دووشەمەی داهاتوو دەنگ لەسەر پرۆژە یاسایی بودجێ عێراق بۆ ساڵی 2021 بدرێت. ئەمە لە کاتێکدا تاکو ئێستا هەرێم و بەغداد لەبارەی پرسیینەوت نەگەشتونەتە ڕێکەوتن. لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری ڕێکنەکەوتنی هەرێمی کوردستان و بەغداد بە دیاریکراوی چییە و کێ خەتابارە و بەبێ کورت ڕۆژی دووشەممە دەنگ لەسەر پرۆژە یاسایی بودجێ عێراق دەدرێت و هاوپەیمانی هیوای کوردستانی هیچ بەدیلێکی جیاوازی لە حکوومەت هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەی موچە لەگەڵ بەغداد هەیە. سەرەڕای ڕێکنەکەوتنی هەرێم و بەغداوە بڕیارە هەفتەی داهاتوو دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجێ عێراق بدرێت. لە پەرلەمانی عێراق 150 واژۆی پەرلەمانتاران بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە کۆکراوەتەوە و هەفتەی داهاتوو دەنگی لەسەر دەدرێت. لە بەرامبەریشدا محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان ڕایگەیاند ڕۆژی دووشەمە 15,000 پرۆژە یاسای بودجە دەخرێتە بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانەوە با مەبەستی دەنگدان و پەسەندکردنی. دیاریکردنی ڕۆژی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجێ عێراق لە کاتێکدا هەرێم و بەغدا لەبارەی پرسی نەوت ڕێک نەکەوتون. با پێی زانیاریەکان لایەنە شیعەکان دوایین پێشنیازیان لەسەر نەوتی هەرێم ئامادە کردووە. پێشنیازەکەش خۆی دەبینێتەوە لە ڕادەستکردنی 460,000 بەرمیل نەوتی هەرێم بە کۆمپانیای سۆمۆی عێراق. هەر لە پێشنیازەکەدا هاتووە لە داهاتی فرۆشتنی نەوت بەشی هەرێم دەربکرێت بە جۆرێک 30,000 بەرمیل بۆ بەکارهێنانی ناوخۆ، داهاتی 150,000 بەرمیل بۆ خەرجی کۆمپانیاکانی بواری نەوت، جگە لەوانەش لە 105 بودجەی پترۆدۆلار بگەڕێنرێتەوە بۆ ئەو پارێزگایانی نەوتیان لێ بەرهەم دەهێنرێت. هاوکات تاوەکو ئێستاش هەڵوێستی حکوومەتی هەرێم لەبارەی پێشنیازە نوێیەکە دیار نییە و پێشتریش بەرپرسانی حکوومەتی هەرێم ڕایان گەیاندبوو ئامادەن 250,000 بەرمیل نەوت تەسلیم بکەن، بەڵام تەسلیمکردنی کۆی نەوتەکە ڕەت دەکەنەوە. ترحیب ومن اجماع وطنی وادەی نزیک بوونەوەی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجێ عێراق هاوکاتە لەگەڵ بانگەوازەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کە داوای کردبوو گفتوگۆیەکی نیشتیمانی و ڕاستەقینە لە نێوان هەرێم و بەغدا بکرێت. بەشێکیش لە بەرپرسانی هەرێم پێشوازیان لە دەست پێشخەریەکەی کازمی کرد، بەڵام پێشوازیەکە لە چوارچێوەی بەیاننامەدا ماوەتەوە. بروح الأمل في مدن العراق الحبيبة. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست بە قسەکردن لەسەر پرسە میوانداری بەڕێز هۆشار عەبدوڵڵا ئەندامی لەژنەی دارایی پەرلەمانی عێراقمان کردو. کاک کۆشار بەخێر بێت. سوپاسمان دەمەتان. زۆر سوپاس. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین دووشەمەی داهاتوو دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە دەدرێت ئەو 150 واژۆی کە کۆکراوەتەوە لە بەرنامەی کاری دووشەمەی داهاتوودایە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا سەرتا سوپاس بۆ جەنابەت، سوپاس بۆ بینەرانیشتان، ڕێز و سڵام بۆ پەیام و بۆ ئەو دەرفەتە. سوپاس. لە ڕاستیدا 3 هەفتە لەمەوە پێش، یعنی 3 هەفتە لەمەوە پێش ئێمە وەکو لیژنەی دارایی بە نامەی فەرمی سەرۆکایەتی پەرلەمانمان ئاگادار کردوەوە کە یاساکە ئامادەیە بۆ دەنگدان یاخود بۆ تەسویت و هەر کاتێک ئەوان سەرۆکایەتی پەرلەمان بیخاتە جدوەلی ئەعمالەوە یاساکە ئامادەیە، چونکە هەر تەنها ئەو فەقرەی کە تایبەت بە هەرێمی کوردستان ئەو فەقرێش نەسێکی حکومی هەیە، نەسی بەدیل هەر شتێک بواە دائەنراوە ئاسایی بوو کە دەنجی لەسەر بدرێ. یعنی دواخستنی یا دواکەوتنی قانونی موازنە پەیوەندی بۆ نییە کە واژووی بۆ کۆکراوەتەوە یاخودنا، بەڵام دوێنێ سەرۆکی پەرلەمان وەکو پاسێکی ئینتیخابی، وەکو بەشێک لە حملەی ئینتیخابی ئەم پاسی داوەتە یوسف کیلابی و بەشێک لە ڕەفیقەکانی کە واژۆیان کردووە. ئەگەرنا مەسلەی کاتێک یاسایەک ئامادە دەبێت بۆ تەسویت و خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ دەکرێت و مودەیەکی زۆری بەسەرا تێئەپەڕێ ئەسڵەن واژۆکۆکردنەوەی بۆ چییە؟ بەڵام مەسلەی قانونی مەحکەمەی ئیتیحادی و بەستنەوەی یا دروستکردنی سێ گۆشەیەک کە هەرسێکیان پەیوەندی بەیەکەوە هەبێ موازنەی زۆر دواخست. گۆشەی یەکەمیان مەسلەی چارەسەرکردنی ئەم حاڵەتەیە کە مەحکەمەی ئیتیحادی تایەتی و مەحکەمەکە مەحکەمەیەکی وەستاوە ئێستا، یعنی پەککەوتووە و بۆ انتخابات ئێمە پێویستمان پێێتی. بەشی دووەمی مەسلەی دیاریکردنی وادەیە کە بۆ حەلی پەرلەمان بۆ ئەوەی کە پەرلەمان هەڵبۆشێتەوە بەڵچکۆ تا پەرلەمان هەڵنەوەشێتەوە انتخاباتی پێشوەخت نابێ بە ئەمری واقع و سێ گۆشەی ینی ئەخیریش بریتیە لە موازنە. لایەنە سیاسیەکان بە تایبەتیش سەدریەکان ئەم سێ گۆشەیان دروست کردووە کە هەرسێکی یەک پاکێجە، هەر بۆیە قانونی مەحکەمەی ئیتیحادی هاتووەتە پێشەوە کە بێگومان
هەم مەترسیدارە هەم زۆر گرنگە ئەم قانونە مەسلەی موازنەش لە ئێستادا یعنی گوایە حسب ئەو پۆستەی کە دوێنێ سەرۆکی پەرلەمان کردوێتی هەرچەند لابرا ینی هەرزوو لای برد لەبەرەوەی ئێمە و کەندامانی لیژنەی دارایی وتمانیان ئێمە 2 مانگ زیاتر شۆن خۆریمان لەسەر ئەم یاسای کردووە و یاسای پێویستی بە واژۆ کۆکردنەوە نییە تا بخرێتە جەدوەلی ئەعمالەوە جیاواز لەوە هەتا ئێستا هەر چاوەڕێی ئەوەین کە با بڵێن چارەسەرێک لە ئارادا هەبێ بۆ مەسلەی هەرێمی کوردستان هەرچەند هەنێ پێشنیاری نوێ هەن لەو ڕۆ بە تایبەتی ئەوەی کە پێیوەستە بەڕادەستکردنی 460,000 بەرمیلی ڕۆژانە لەلایەن هەرێمەوە بە نەوت و جێڕانەوە و لابردنی کری کۆمپانیەکان تێچووی کۆمپانیەکان بەنەوت کە لە بینی 150 بۆ 180,000 بەرمیلە و جێڕانەوەی ئەو نسبەتی بەکارهێنانی ناوخۆ کە هەرێمی کوردستان داوای 30,000ەکە کە من بخۆم پێم وایە بێت داوای زیاتر بکات لەبەرەوەی لە عێراقدا لە سەدا 15 ئینتاجی عێراق بۆ بەرهەمهێنانی ناوخۆی ئەبێ هەرێمی کوردستانیش داوای هەمان نسبەت بکە کە داوای ناکەن نازانم بۆ لە ڕاستی ئەزانم بۆ بەڵام ئەبێ داوای بکەن ینی لەبەرەوەی کە ئەوەی کە بۆ بەکارهێنانی ناوخۆ هەرێمی کوردستان هەری فرۆشی ئەویش ئەفرۆشێ و داهاتە لەبەردەستیە بێژگەر مەسەلەی پەترۆدۆلاریش ئەگەر هەرێمی کوردستان 460,000 بەرمیل بفرۆشێ یان بنێرێت بدا بە عێراق بۆ هەر بەرمیلێک دۆلارێکی بۆ ئەگەڕێنرێتەوە یعنی 460,000 دۆلاری ڕۆژانە ئەمە لێکدانی 12 کە لێکدانی 30 کە معدەلی ساڵەکە دەرەچێت کە چەندی بۆ گەڕێت ئەمانە هەمووی قەرارە عێراق بەنەوت بیداتەوە بە هەرێمی کوردستان ئێستا هێزە شیعیەکان دابەش بوون بەسەر 2 ئاست بەسەر 2 تێگەیشتن لەبارەی پشکێرێمەوە بەڵێ تێگەیشتنی یەکەمیان ئەڵێ نەسەکەی حکوومەت باشتر و بێشێشترە نەسی حکوومەت ئەڵێ 250,000 بەرمیل داهاتی نەوت بە نرخی سۆمۆ وەنیوەی نیوەی داهاتی ناوخۆ ئەو 250,000 بەرمیلە بە نرخی سۆمۆ من بۆ خۆم پێم وایە و بە حساباتی ڕاضیاتیش هەرێم ناتوانێت بیدات یعنی چکە ئەگەر بۆن جارێکیش ئەو معادلەیەمان باس کردووە هەرێم ئەگەر عێراق ئەگەر بە 60 بیفرۆشێ ساوە نزیکی هەفتایوانی گریمان بە 60 فرۆشێ وەکو احتیمالیە بە 60 فرۆشێ عێراق واتە بەرمیلێک نرخی نەوت لە سۆمۆ 6 دۆلارە هەرێم ئۆتۆماتیکی خۆی ئەڵێ ئێمە 11 دۆلار کەمتری فرۆشین بە 49 فرۆشێ لەو 49 نسبەتیشی کە طبعا ئەم 11 دۆلارە گەندەڵیتیە کەس نازانێ بۆ یعنی بە حسابی خوان ئەڵێ نێمە 11 دۆلار کەمتری فرۆشین کە من بۆ خۆم پێم وایە ڕاست نییە یان ئینەیەکی گەورەی تێدایە کە بەشێکی گەورەی فەسادە مەسلەی گواستنەوەی هەر بەرمیلێک $10 هەریتەیەچێت عێراق بۆ هەمان بەرمیل دۆلارێک و 9 سنتەدا ئەم نسبەتەش ئەڕوا لە 155 چکە عقدەکان عقدی شەراکەی ئینتاج ئەڕوا بۆ کۆمپانیەکان وەلحاصڵەوەی کە حسابمان کردو بۆی سەری بینەرانی زۆر پێوە نێشێنین لە هەر بەرمیلێک هەرێمی کوردستان کەی فرۆشێ بەو حسابەی خۆیان کە پڕێتی لە گەندەڵی چکە بیرن نەچێت لە مەسەرن کری گواستنەوە کری کۆمپانیەکانی حیزبی تایە ئەو 11 دۆلارە کری ئەوانی تایە 22 دۆلار و نیو شتێک ئەمێنێتەوە بۆ ئەوەی بیگەێنێتە 6 دۆلار پێویستی بەوە هەیە تقریبا 3 بەرمیل 2 بەرمیل و نیو بفرۆشێ بۆیە ناتوانێت ئەمە بە ئەم گروپێکیان ئەڵێ ئەمە باشە با داوای 250,000 کێنەوە گروپە کێنراێتیان دەکەم ئەوەندەی کە من لێم بیستون جەماعەتی حکمە و چەند جەماعەتیشتر ئەڵێن ئێمە ئەوە بۆ ئێمە بێچێشەترە گروپیشتر ئەڵێن نەخێر ئێمە گەل لە نەسەکەی بڵێن 460,000 وەرەگرین ئەمە بۆ شارعی عێراقی ئاسانترە تبریری بکەین بڵێن هەموو نەوتەکە لە هەرێمی کوردستان وەرەگرین ئیتر دوای چەندی بۆ ئەگەڕێنینەوە بعد ئیستبعاد و ئەوانە مشکلە نیە گرنگەوەی 460ەکە وەکو ڕقم بێت حتا لە بینی خوانە مناقەشەیان کردوتیان ئێستا ئێمە بە دوای ناوەڕۆکەکەوەین یاخود ڕووکەشەکەوتیان ڕووکەشیش بێ بەس گرنگەوەی شەقامی پێ هادێ ببێتەوە بەڵام ئەمە بوعدە قانونیەکەیت بۆ باسەکەم و بوعدی خلافاتی سیاسیت بۆ باسەکەم ئەگەر لە منە پرسی گریمانەی تێپەڕبوونی موازنە لە ئێستادا 50-50 لە ڕۆژی دووشەمە بەڵێ هەر بەعام چونکە کۆی ساڵەکەیان ئێمە لە بەردەمی انتخاباتین ئەو ساڵانی کە انتخابات کراوە حتا لە 2014 هین نەبووە یعنی قانونی موازنە نەبووە زۆر قورسە لە ئێستادا زۆر قورسە هێزە شیعیەکان با بڵێن واژۆ لەسەر یاخود دەرفەتی موازنەیەک بدەن بە کازمی کە تقریبا زیاتر لە 130 میلیارد دلار وەکو وایە لەسەر چەکێک واژۆ بکەن کە 130 میلیارد دلار و لە بەردەستیا بێ بۆ چەند مانجێک پێش انتخابات پێیان وایە فرسەتێکی گەورەی ئەدەنێ خۆشان نزانن لە وڵاتێدا پارە چەند تەئسیرە کاتە سەر انتخابات لەبەرەوە بوعدەکە بۆ بە بوعدێکی سیاسی قوڵ یعنی ئەگەر تێنەپەڕێ پەیوەندی هەر بە هەرێمی کوردستان یاخود پەیوەندی بە حتا بەو سێگۆشەیەش نییە کە باسم کرد لە بینی محکەمەی اتحادی و لە بینی هەڵکردنی پەرلەمان و لە بینی قانونی موازنە لەبەرەوە ئێمە لە ساڵی هەڵبژاردن داین و منافەسە سیاسیەکە زۆر تند و قوڵە و زۆرینەی شیعە وەختی خۆی
حکوومەتەکەی کازمیان بە زۆر قبول کرد بە ناچاری قبولیان کرد دوای حکوومەتەکەی کازمی دوای ڕووداوەکانی کە ڕوویاندا لە عێراقدا خۆ بەتایبەتی لە تشرینی 2019 لەبەرەوە معادلەکە معادلەیەکی سیاسی زۆر ئاڵۆزە. باشە بەس هەرێم خۆی ئێستا ئەوان بۆ چوونیان چیە ڕازین بە و پێشنهازت نوێی کە لە ئێستا لە نەشیەکان 460,000 بەرمیلە کامووی تەسلیم کەن بەڵام 30,000 بۆ ناو خۆ 150 بڵین بۆ کۆمپانیەکان. هەرێم هیچ ڕوئیایەکی واضحی نییە بە قەدەرەوەی چاوەڕێی یەک شتە قانونەکە بڕوە بە شێوازێک چاوەڕێی ئەوەن هەرچۆنێک ڕۆیشت دوایی بڵێن ئێمە ئەوەندە بۆ خۆمان ئەفرۆشین حساب کە ئەوەندەمان بۆ ناردن چەندمان لێ ئەبڕن چەندمان ئەکەوێ بۆمان بنێرن هەر خەریکی مقاسەکەن ینی هەر خەریکی ئەوەن ینی خەریکی ئەوە نین هیچ گۆڕانکاریی ڕیشەیی لە سیاسەتی نەوتیدا بکەن. ینی مەسەلەن هەر کەسێک کە جارێک پێ دوت ئەمە عیبە یان ئەمە وانابێ یان ئەمە گەندەڵیان ئەمە دزیە ئیتر خۆ بە هەستی پێ بکات مەسەلەن تۆ بۆ نمونەکە پێی ئەڵێ هەموو عێراق پێی ئەڵێ کۆمەلگەی نێودەوڵەتی پێی ئەڵێ سەفارەتەکان پێیان ئەڵێن ئێمە لە لیژنەی دارایی پێیان ئەڵێن پێیان ئەڵێ یعنی چی کاکەجیان عێراق بۆ بەرمیلێک کە لە عێراقەوە ئیگوازێتەوە بۆ بەندەری جیهان دۆلارێک و 9 سنتەدا حکوومەتی هەرێمی کوردستانی پڕ لە گەندەڵی تۆ چۆن بۆ هەمان بەرمیل $10 دەی پێکەنینیان دێت یعنی هیچ بەخاڵیانە ناڵن با بە ئەمە غەڵەتێکی گەورەی کردومانە ناڵێن ئێمە لە هەموو بەرمیلێکە بەس لە گواستنەوەیە تقریبا $8.5 زەربە لە خۆمان و لە هەموو عێراق و لە خەزێنەی گشتی ئەدەین ئەمە ناڵێن یان بۆ نمونە کە لایەنە پرسیاڕی کاکەجیان عێراق $2 لە خوار برنتەوە ئەیفرۆشێ $2 لە خوار برنتەوە ئەیفرۆشێ تابان هەندێک نەوتی تایبەتی بەسڕە هەیە لە سەروی برنتی شۆ ئەفرۆشێ نەوعێتەکەی باشە بس بمعدلي يعني حساب $2 ئەیفرۆشێ کە لێ پرسی یعنی سی تۆ $11 لە خوار برنتەوە ئەیفرۆشی بۆ نەوتی هەرێمی کوردستان تاڵانەکەی بۆ تاڵان فرۆشیەکەی بۆ هەرزان فرۆشیەکەی ئەڵڵا ئاخر لەبەرەوەی ئێمە نەوتە فرۆشین چکە دەوڵەت نین ێ باشە تۆ نەوتەکە هەرهی خۆتە لەژێر خاچی خۆتایە لەبرێ ئەوەی تۆ $11 کەمتر بیفرۆشی بیدە بە سۆمۆ یان لەگەڵ عێراق ئیتفاقێکی نوێ بکە لە چوارچێوەی دەستوردا هیچ تەنازولێک مەکە لە مافە دەستوریەکانی خۆت و $2 کەمتر بیفرۆشە بۆ $11 بەڵام ئەم $11 گەندەڵی تێدایە ئەگەر بۆ نمونە گەندەڵێکە چییە؟ گەندەڵێکە مەرج نییە $11 کەمتر بیفرۆشن مەرج نییە $11 بۆ چاوەشکردنی ڕایگشتیە ئەی چۆن پارەهیم بکەن ئەی چۆن بۆ نمونە چۆن بە هەرێم بڵێن چۆن خۆیان بەشەکەمەکەی نەوت ئەم ئاشکرا بکەن و بەشە زۆرەکەی بۆ خۆیان ببن چۆن ئەبێ وا بکەن پێچگەلەوە مەسەلەی مثلا ئاشکرا ئەو کۆمپانیایی کە ئیگوازێتەوە لە ناو هەرێمی کوردستان تاگاتە خاچی تورکیا و لە تورکیاشەوە بۆ تاشی تورکی تا ئەیگەێنێتە بەندەری جیهان ئاشکرایە کە کۆمپانیاکە هیچی حیزبێکە هیچی نزیکی چ بنە ماڵەیەکە لەبەرەوە لە هەر بەرمیلێکا $4 دەستکەوێت چۆن دەستبەرداری ئەوێ لە هەر بەرمیلێکا $4 هەر بە ئاشکرا ئاوا ئەڕوا بۆ کۆمپانیاکی خۆت تقریبا ئایانی بەڵێ ئەوەی کە پێیوەستە بە مەسلەی گواستنەوەی نەوتەوە بەس عێراق لە ناو خاکی خۆی هیچ $1 ناداوایە ئەوەی کە هەموو بەرمیلێک $1.9 بەڵێ طبعا لە ناو خاکی خۆی بەڵێ نەخێر تا ئەگاتە بەندەری سیرکە کاک تا ئەگاتە بەندەری جیهان عێراق $1.9 هەرێم تقریبا $10 بە دوو وەجبە ئەیدا هەرێم گازپرۆمی تایە کاری تایە بۆ تاشی تورکیشی تایە بۆ تاشیش لە هەموو نەوتێکە لە هەموو بەرمیلێکە نزیکەی $6 بۆ خۆی ئەبا خەزانەکان بالمناسبە بەتەنیژ یەکەوەن جاری تریژە مەموتووە خەزانەکانی کوردستان یعنی ئەوەی کە وەخت خۆی پیانەوت کۆمۆ لە تەنیشت ئەوەی سۆمۆن هەر ڕێگە چنە ناو وەختی خۆی ئەو فترەی کە هەرێم بۆ فترەیەک نەوتی نارد بۆ عێراق بڕێک هەر لەوێ و هەڵیانەگرتو یان خستە ناو خەزانەکانی سۆمۆ مەسەلەن ما بس يعني واضح يعني سواء اللي هاتوا بس يعني وانا ما باسكت بيتاميش بو يعني ملفي نوتي هرمي كردستان او اندبر قندليه دو كزنيه لكردستان اتفاقنا بين السري يعني تاخو لبيني خوش انا الان تشكاوتو بدسمانه وفعلا بريتي لقندليه وعقد كان باش يازي زور خراب كراونو بتايبتي عقدي قواسنوكا كارسات لقندليه وفروشتنيش بهمان شيوا بالمناسبة عراق كدواء كاك حكيم كدواء أو كات تدخل بكان الملفي نوتي هريمة زور شيء لقال عقد كانانية من أمام لوزير نود بيستوى شيشان لقال عقدي قواسنا وكو عقدي فروشنا كهي حتى لإدارة داني حقولا كباسي ما فد السوريا كان هريمي كردستان كريلنا وإدارة داني حقلي نوت ألين با هريمي كردستان خو إداري حقلا كان با بلام مسألة قواسنا وفروشنا كي لقرن بو إما بەڵام گەندەڵیەکە و پارەت زیینەکە لە ناو هەرێمی کوردستان لەم دوو بوارەدایە بەشی زۆری لە گواستنەوەکەیدایە و لە فرۆشنەکەیدایە باش بەس ئێستا بەبێ کورت ڕۆژی دووشەمەگەر پشکێرێ مێگلا نەکرێتەوە پێ دوایە دەنگی لەسەر دەریاخ و خەڵک دەڵێن ئێوە کواوپەیمانی هیوای کوردستانی
بەدیلێکتان هەیە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستانی ستر نەبێتە قوربانی کە ئێمە بە ئاشکرا وتومانە هەر بەدیلێکی دەستوری هەر بەدیلێک کە بزانین زمانی پشکی هەرێمی کوردستان دەکا یەشێتی و پارتی پێ ڕازی من یا پێ ڕازی نەبن ئێمە لەگەڵی ئەبین بەڵام با بۆ مێژوو شتێک بڵم ئێمە بە درێژایی 2 مانگ لە موازنە مناقەشەمان کردووە لانی کەم 50 ڕۆژ لە هەموو ئەو گفتوگوانەیە نوێنەری یەشێتی هاوکارمان بووە ینی بە ئەوە قەزیشی مێژوویە لە چیدا هاوکار لە هەموو ئەو مادانی کە جێگیرمان کردووە لە هەموو ئەو تەرحانی کە کردومانەوەکو تەحالوفی هیوا تەمان خۆت زانی تەحالوفی هیوا ئێستا ئێمە گەورەترین کوتلەی ناو گەورەترین کوتلەی کوردی ناو لیژنەی دارایی گەورەترین کوتلەی کوردی ناو لیژنەی دارایی 3 کەسین ئێمە یەکێتی کەسێکیان هەیە پارتی 2 کەسیان هەیە ئێمە 3 کەسین بەڵام هەموو ئەو تەرحانی کە کردومانە ڕاستیان نوێنەرەکەی یەکێتی برای بەڕزم کاک شیروانیان مامۆستا شیروان لەگەڵمانە بووە ینی ئەوە قەزیشی مێژووی ئەبێ بێڵێن و من بۆ خۆم پێم وایە تێگەیشتنێکی جدی هەیە لە بینی فراکسیۆنی یەشێتی لەگەڵ فراکسیۆنی هیوایە بۆ ئەوەی کە هەر مادەیەک دەستوری بوو زمانی مافی خەڵکی کوردستانی کرد لە موازنەدا پارتی پێی خۆش بیان پێی ناخۆش بە تایبەتی کە ئەوان سیاسەتی نێوتیان بەدەستەوەی ئەمە زۆر مشکلەمان نییە باش بەس بەدیلەکەتان ئامادەیە ئەو بەدیلە کردووە لە لیژنەی دارایی خۆتان خەڵک چاوی لێوێ لە لیژنەی دارایی یاسای موازنە جارە پێشەم شتێک بۆ بزانە موازنە بەگشتی ڕوئیای حکوومەتە ڕوئیای جیهەی تەنفیزیە پەرلەمان تەنها تەشریعی لەسەر وەڵام ئێمە ئەم یاسایەمان سەر لە نوێدا ڕشتۆتەوە بڕگەی زۆرمان بۆ زیاد کردووە مەسەلەی جدوەلی قوای عاملە بە تایبەتی پێوەست بە مەسەلەی موچەی فەرمانبەران ینی لیستی موچەی فەرمانبەرانمان دانا و داوامان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە فترەیەکی محەدەدا بینێرێ مەسەلەی دەوائری اتحادی بەڵا ئیسی موچەی فەرمانبەر هەرێم بنێرێ بەڵێ دیاریمان کردووە کە تا بۆ ئازام شاری ماجی حوزەیرانە تا ماجی حوزەیرانە بێ بینێرێ داوای گواستنەوەی دەواری اتحادیمان کردو بە ڕسمی و بە نەسدامان ناوە داوامان کردو ینی ئەوانەمان هەموو وەکو نەس جێگە کردوەوە هەر پارەیەک لە عێراق بڕوە بە جۆری قانونی ئیدارەی مالی تعویزاتی مۆزەفین بێ بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بۆی نییە لە یەک بابەتە نەقولی پێ بکات پێش ئەوەی موچە بە واتە موچە ئەولەوێتی هەیە زۆر مادەیتر هەیە کە وەکو تەحالوفی هیوا جێگەمان کردوەوە هەر ئەوەشمان پێکرێ بەس کە دێتە سەر مەسەلەی نەوت بەدەستی منەوە نییە نەوت بەدەست تەحالوفی هیوا نییە نەوت بەدەست بنەماڵی بەرزانی و بەدەست پارتیەوەیە ئەبێ ڕووی ڕخنی خەڵک لەوان بێت نابێت لە ئێمە بێکە 15 پەرلەمانتاری ینی ئێمە بەم معادلەیە توانیومانە ئەم مادانە جێگە بکەینەوە ئەو زەختە دروستکەین ئەگەر نەسێکی شاد نەسێکی دەستوری بوو نەسێکی دەستوری بۆ زانی چۆنەکە حەکیم ئێمە دیفاع لە سیاسەتی پڕ لە گەندەڵی و تاڵانی نەوتی هەرێمی کوردستان ناکەین بەڵام داکۆچی سەرسەخت لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دەکەین بۆ سیاسەتی نەوتی ئەمەش نە لەبەر چاوی جوانی یەشێتی و پارتی لەبەر ئەوەی بەس بە ئەم فکرێتەوە بکەم توخوا لەبەر ئەوەی من بۆ خۆم قەناعەتم وایە سیستمی فیدراڵی بۆ عێراق چارەسەرە من بۆ خۆم پێم وایە فیدراڵیەتی پارێزگاکانی چارەسەرە نەک ئەم مۆدێلی ئێستا لە فیدراڵیەت من لەگەڵ ئەویان بەسڕە ببێ بە فیدراڵیەت من لەگەڵ ئەویان ئەمبار ببێ بە هەرێمێک بەسڕە ببێ بە هەرێمێک سلێمانی ببێ بە هەرێمێک کەرکووک ببێ بە هەرێمێک ئەگەر ئەمانە هەموون بوون بە هەرێم ئەو کاتە نظامی فیدراڵی لە عێراقدا زیاتر بەرجەسا بێت چونکە ئەم نظامی ئێستا بە جوێرەی علمی سیاسی فیدراڵیەت بە زەرورەت ئەبێ زیاتر لە هەرێمێکی هەبێ ئەم نظامی فیدراڵی هەرێمە عێراقا مۆدیلێکی زۆر تایبەتە کە تەنها حکوومەتێکی اتحادی و یەک هەرێمی هەیە هەتا هەرێمەکان زیاتر بن نظام فیدراڵیەکە بەقووەترە بێ باش بەس ئەو ناچێتە خزمەتی پارتی و یەکێتی کامە ئەوەی کە مافی دەستوری نەوت و ئەوانە نەخێرکە ناچێتە خزمەتی پارتی و یەکێتی ئەزانی خۆ مشکلەکەوەیە ئەوەی کە خۆت زیینەوەکە لەو ئەرکە دەستوریانە چێە پارتی و یەکێتین ئەو بەدایبەتیش پارتیە ئێمە باسی نەوتەکەین ینی بەڕاستی بەدایبەتی پارتیە ئەزانی مجارێ ئەم قسە یەکەم کاک حەکیم بکەری سەرەکی لە سیاسەتە پارتیە ئێستا بەڵام دارشەقەکانی ژێر باڵی پارتی یەکێتی و گۆڕانن بۆی هەموو جارێ خەڵک نەڵێ وەڵا ئەمە لایەنگری بۆ یەکێتیەکە لەم حکوومەتە لەم کابینە خراپەیە لەم کابینە بەدکارەیە لەم کابینە پۆلیسیەیە لەم کابینە موچە دزەیە لەم کابینەیە کە خەریکە یعنی هینە خەریکە هەر ئازادیەکان بە تەواوی پێشێلەکە خەریکە هیوا لای خەڵکی کوردستان تۆ خەریکە هینەکات ینی خەریکە بە ناوی حکوومەتەوە لە کاتێکا پێویست بۆ حکوومەت لە دەرەوەی ململانەی سیاسی بێ خەریکە حکوومەتەکەنە کەرەسیەکی بێتامی ململانەی سیاسی لە بینی باڵێکی پارتی و باڵێکی یەکێتیە خەریکە وای لێ دێم حکوومەتە خەڵ ئەوەندە بێ ئەرزش دەبێ خەڵک کەس بکە حکوومەت نییە لە وڵاتەدا حکوومەت نییە بۆیە لە ڕاستیدا وەکوتم بەڵام کە دێتە سەر سیاسەتی نەوتی بکەری سەرێکی پارتیە بەس ئەگەر بکەری سەرێکی پارتی بێ ئێستا بەس پارتی نوێنەراتی کورد ناکات لە بەغداد یاخود وەکو مەرجع شەر مامەڵە لەگەڵ سەرۆکی پارتی ناکەن مادام پارتی بکەری سیاسی بێ ئەو بڕیار لە نەوتدا بڕیار لە پەیوەندیەکاندا هەرەمە نییە خۆی بەدەستەخیتە سەر برینێکی قوڵ
لە ڕاستیدا ئەمە کە بووە بە ئەمری واقع لەبەر ئەوە نییە کە پارتی بەهێزە پارتی ئێستا حالیان لە زۆر ڕۆکێشەی گەورەی هەیە و لە زۆر ڕۆوە لە ڕووی متمانەوە لە ڕووی ناوخۆییەوە لە ڕووی لە دەستدانی بە تایبەتی متمانە چ لە ناوخۆچ لە ئاستی دەرەوە یعنی ئەو متمانەیەی پارتی لە تیرۆری سەردەش عوسمان و پێشتریشەوە تا ئەگاتە ئەم قۆناغانی دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان و لێدان لە ڕۆژنامە نووسان و ڕفرەندۆم و هەموو ئەوانت ڕۆژ بە ڕۆژ شادی بەرەو خواردترە بێ لە بەهێزی پارتەوە نییە پارتی بۆ بە حیزبێکی زل بەڵام لە ڕاستیدا لە ناوەڕۆکە بەهێز نییە و مەتین نییە ئەوەی کە لاوازە بەرامبەرەکانین هەموو جارێ ئەم نمونە کوردی هەیە ئەڵێ دوو کەس ململان هینیان کرد زۆرانیان گرت یەکێکی شتری لە بەزەویەکەیان دا بە عەرزە دووەمیان کارسایە وتی ئەوە لەبەر ئەوە نییە کە تۆ زۆر بەقوتی من خۆم لاوازم ئەم ململانەی سیاسەتیش لە کوردستانی عێراق بەم شێوەیە ئەم هەرێمە ئەم سنوورە بە تایبەتیش لە دوای نەمانی کاک-نەوشیروان و مام جەلالخوا لە هەردووچیان خۆش بێ یعنی هین نییە هێزێکی کۆکەرەوەیتیانە سەرێکی کۆکەرەوەیتیانە کە بتوانێت کاریگەری هەبێلەوەی کە جۆرێک لە هین دروستکات جۆرێک لە وحدەتی فکر دروستکات بالمناسبە من لەگەڵ مرکزیەتان نیم یعنی ئەو مرکزیەتی کە وەڵا خەڵک پێی وایە زۆر مهمە لەبەرەوەی پارتی یەک قەراری تایە ئەوانەوە مهم نییە مرکزیەتی تند کە ڕۆژێک کە ئەشکی هاڕاکە و ئەشی بینین بەڵام عادەتەن ئەگەر فرە ڕەئی هەبوو ئەگەر جیاوازی ڕەئی هەبوو بەڵام بەرەیەکی فراوانی سیاسی هەبوو گرنگە ئەم قسەیەم بۆچی ئەم قسەیەمەوەیە کە ئێمە لەگەڵ هاوڕێکانمان هەم لە هاوپەیمانی هیوە هەم لە فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئامانجی سیاسیمان بۆی زۆر واضح بێ لە ڕێگەی مینبەری جەنابتەوە یان ئێوەوە پەیام ئێمە ئامانج بەمان دروستکردنی بەرەیەکی سیاسی فراوانە بۆ ڕێگرتن لەو ئەجەندای مەترسیانەی پارتی ئەو ئەجەندا مەترسیانەی پارتی بە ئەمە تەواو کەم مەبەستم ململانەی سیاسی ڕوت نییە ئەمەوێ پێش هەموو کەس بە پارتیەکان بڵێن پێش هەموو کەس بە خەڵکی لایەنگری پارتی بڵێن کاکە ئەجێندای ئەم حیزبەتان ئەم سەرکردایەتی ئێستاتان ئەم حکوومەتتان مشکیلەیە بۆ هەمومان هەرێمی کوردستان هەمووی بەرەو فەتارەتە بە هەرێمی کوردستان هەمووی نغڕۆ و نوقمەکە ئەبێ ڕای گرین ئەم ئەجێندانە ئەجێندای مەترسیدارن بۆ ئەوەی ڕای بگرین ئەبێ باڵانسی هێز دروستکەین بۆ ئەوەی باڵانسی هێز دروستکەین پێویستە جەبهەیەکی فراوان دروست بکەین کە هەموو لایەنە سیاسیەکانی تێدا بێ بە ڕوئیایەکی نوێ نەک بە ڕوئیای ئەوەی تەنها ململانەی پارتی بکەی یان تەنها پارتی ڕاگری نا بۆ تەرحێکی نوێی سیاست بۆ تێگەیشتنیی نوێی سیاست بۆ حکومڕانی چیتر وا ناکرێت تۆ پێ دوابێ نەوت ئەبیت بۆ خۆت و کەناڵەکان تەژێنی و حیزبەکەت ئەژێنی و میلیشاکەت ئەژێنیت و خەڵکیش پێی وابێت تا سەر ئەمە قبوڵەکە لە ئێستادا سلمی مجتەمەعی ئاشتی کۆمەڵاتی لە هەموو کاتێک لە زیاتر لەژێر پرسیاردا لە ئێستادا مەسەلەی بێکاری لە هەموو کاتێک زیاتر خەتەرە لە ئێستادا مەسەلەی وەزعی اقتصادی هەرێمی کوردستان لە هەموو کاتێک زیاتر تاکەی یعنی خەڵک هەر ئاوا پێی وابێ پارتی چی ئەکا بیکا و یەکێتی بەدابەشبوون ناوخۆیەکەی چی ئەتوانێت بیکا و پیانوا بێتتر دوای نوشوە مستەفا گۆڕان بەڕوئیا کۆنەکەی کۆتایی هات کە نەخێر کۆتایی نەهاتۆ چکە زۆرن ئەوانی هێشتا هەر لەسەر ئەم ڕێگای ماون کە پیان وایە ئەم ئەجەندانە ئەجەندای مەترسیدارن و هەرێمی کوردستان ئەبێ بە موسساتی بکرێ ئێمە ئەبێ ئیلا تەجروبەیەکی دیموکراسی بەهێزمان ئەبێ بەردەوام بین و ئێمە لە ڕاستیدا کە بەم نەفەسە بەردەوامین و کە بەم نەفەسە بێمنەتانە ڕوبەڕوویان بووینەتەوە پیانەڵین ستۆپ لەبەرەوەی بەرچاومان ڕوونە بەرچاومان ڕوونە کە چیەکەین هەر ئێمەش نین دەڕا بالمناسبە ینی زۆر هێزی تر هەن کۆمەڵی دادگەریە برایانمانن لێگرتووی ئیسلامی نەوەی نوێیە بەشێکە لە یەکێتی بەشێکە لە گۆڕان بە تایبەتی کۆمەڵێک دەنگی زۆر جدی لە فراکسیۆنی گۆڕان لە هەولێر لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنەکانی محافەزە لە ئاستەکانی تر بەرەیەکی فراوانی گەورە هەیە بەشێک لەو ناڕازیانەی کە لە ڕابردوودا ڕیزەکانی گۆڕانیان بەجێهێشتووە ئەمانە هەمویان تۆ و نواتی جەبهەیەکی فراوانی کاریگەرن کە ئەرچی مێژووییان ئەرچی ئەخلاقیان ئەرچی دینیان ئەرچی نیشتیمانیان ئەوەیە بەم نظامە سیاسیە بەم ڕژێمە سیاسی ئێستا لە کوردستانی عێراق لە ئارادایە بڵێ ستۆپ ئەو ڕژێمەی کە غەدرەکە ئەو ڕژێمەی کە ئامادەیە تۆمەت بۆ خەڵک دروست بکە بیخاتە زیندانەوە و ئامادە نییە گوێ لە فرمێسکی ئەو چیژۆڵانە بگرێکە لە کەیسی زیندانیانی بادینان بینیمان ئەمە مەسەلەی شیروانی و هاوڕێکانی خۆ هەر مەترسی نییە لەسەر کەسێک چالاگوانێک کە لە دوهۆکەیە مەترسیە لەسەر هەموو کەسێک ئەگەر کەسێک پێی وڵا دەستی بە کڵاوەکەی خۆی گرتووە بانەی بە باشە ئەم کەسە مناڵێک کوڕێک کچێک شتێکی نییە بڕاتە دەرەوە چایەک بخواتەوە قاوەیەک بخواتەوە سارێ لێ بخڕێ ڕۆژێک لەسەر هۆڕنێک دوورنیەکە بە هەمان دەردی شیروانی بەرن کەسێک فەیسبووکی نییە ئیمۆجیەک دانێ پێ بکەنێ یعنی هینە ئامادەیە یان با بڵێن ئاساییە کە بە دەردی هاوڕێکانی شیروانی بەرن ئەبێ خەڵک تێبگا
کە گرنگترین تێکۆشانێک ئێستا گرنگترین ئەرچێکی نیشتیمانی ئێستا ڕوبەڕووبوونەوەی ئەم ستەمەیە ڕوبەڕووبوونەوەی ئەم ستەمە تەنها بە وشیار و بە حەکیم و بە عەمرو زەید و غالب و چێوچێ ناکرێ بە هەمووان نەکرێ بە هەمووان نەکرێەوە ئەمە ئەرچێکی مێژووی گەورەیە خەڵک هەموو جارێ ئەڵێ ئێستا زۆر خراپە و وەزعەکە زۆر تاریکە و بەخوا وەزع قەت لە ئێستا خراپتر نابێ باشە بەڵام خۆ هەندێک جار هەتا وەزع زۆر خراپ نەبێ باش نابێ هەتا زۆر تاریک نەبێ ڕۆشنایی دەرناکەوێ خەڵک باواز لەم هیوا مزەیەفە بێنێ بەم جیلە سیاسیەی کە هەمیشە هەست بە دوونی و هەست بە خۆ بەکەم زانیەکە هەم لە بەردەمی بنەماڵی بەرزانیە هەم لە بەردەمی پارتیە باوازیان لێ بێنن جیلێک هەیە ئاڵای سپی بۆ ئەم ئەجێندانە هەڵکردووە جیلێک هەیە ڕوبەڕوویان بۆتەوە جیلێک هەیە پیانەڵێ ستۆپ خەڵکانێکن پیانەڵەن ستۆپ ئەبێ خەڵک تێبگالەوەی کە ئەوانەی کە ڕوحی خۆیان خسۆتە سەربەری دەستیان لە بەرامبەر ئەم سیستمە پۆلیسی ئاوەستاوەتەوە لە بەرەوە نیە کە ژیانی خۆش ناوێ لە بەرەوە نیە کە ماڵ و مناڵی خۆی خۆش ناوێ لە بەرەوە نیە کە حەزی لە دنیانی و حەزی لە ژیان نییە بەس لە بەرەوەی هەست بە مەسئولیەتی خۆیەکە مەسئولیەتی دینی مەسئولیەتی ئینسانی مەسئولیەتی دینی مەسئولیەتی ئەخلاقی مەسئولیەتی کۆمەڵایەتی بەرامبەر بە وڵاتە باش بەس وەکو نوێنەرایەتی خۆتان هاوپەیمانی هیوە کە ئێستا نوێنەرایەتی کەر بەغدادە دەتوانن وای لێ بکەن کە گشتگیر بێ لەسەر راستی کوردستان بۆ هەڵبژاردننی داهاتوش دەتوانرێت ئەوە بکری ئەگەر هیچ هەوڵێکی فێر لەم یعنی ئێمە لە ڕاستیدا هاوپەیمانێتی هیوا یعنی لە دەرەوەی یەشێتی و باڵێن پەرلەمانتەکان یەشێتی و پارتی کۆمان کردوێتەوە بۆ ئەم دەورەی پەرلەمان یعنی بۆ ئەم خولەی پەرلەمان کە ئێستا لە بەغاین باش باس و دروستبوونی سەرەتا بە هیچ شێوەیەک بۆ هەڵبژاردننی داهاتوو نەبووە باش یعنی هەڵبژاردننی داهاتوو چۆنە و چۆن نەبێت تەحالوفی هێزەکان چۆن نەبێت ئێمە باسمان نەکردەوە بەڵام تێگەیشتنی فراوان و گەورەمان هەیە لە بینی یەکە لە بینی کۆمەڵێک هێزی کاریگەرە و لە بینی هەندێک لەو هێزانەی کە لە ناو هی نیشانین یعنی کە لە ناو ئەو تەحالوفەشانین بەڵام با بڵێن لێک تێگەیشتنمان هەیە ئەزانی ئەوەی کە دڵم پێی خۆشە ئەوەیە کە زۆرێک لە کەسایەتی دیارەکان زۆرێک لە خەڵکە کاریگەرەکان گەیشتونتە ئەوەتی ئەو ئەنجامەی کە من باسم کرد بۆ جەناب دەیش بریتە لە دروستکردنی جەبهەیەکی فراوان ئەگەر جەبهەیەکی فراوان دروست نەکەین هەر ئەوە نیە بڵێن ئێمە ئەشکین ینی هەر هەرێمی کوردستان و تەجروبەکە بەرەو هەڵدێرە ڕوا ڕانەگیرێت ینی ئێستا من هەموو جارێ ئەڵێم هەرێمی کوردستان و کووا لە قیتارێکا بێ و بە سورعەتێکی زۆر بەرەو تاریچێک بڕوا بەبێ شۆفێر شوفێریشی نییە تاوانێتی چێ شوفێریێتی ینی بەڕای تۆ شوفێری خراپیش نییە ئەزانی ئەنانیەت خەریکە سەری کوردستانە خوا یعنی تەجروبەی هەرێمی کوردستان تەجروبەیە کە سەدان کەس لە پێناوی شەهید بوو هەزاران سەدان هەزار باشە دنیای قوربانی لە پێناوە درراوە ئەنفال هەڵەبجە گۆڕە بە کۆمەڵەکان ئەو هەموو خەباتەی شاخ شار ئەو هەموو ڕوبەڕووبوونەوەیە بەڵام ئێستا نەتیجەکە یەکسان بۆ بەوەی کە هەموو تەجروبەی هەرێمی کوردستان یەکسان بکرێت بە یان کورد بکرێتەوە لە بەرژەوەندی عائیلەیەک زۆر جار یەک شەخص زۆر جار یەک مناڵ زۆر جار یەک مڕاهقی سیاسی ئەمە نابێ وابێ ئەمە نابێ وابێ ئەمە ڕەوانی خەڵک شایستەی و حکومڕانێتی نییە کە ئێستا هەیە لە کوردستان ئەمە شتێکی جەدەلیە ئەمە شتێکی جەدەلیە هەیە ئەڵێ بازم چەرچڵ ئەڵێ هەموو گەلێک شایستی ئەم جۆرە حکومڕانیەکە هەیەی بەڵام هەشە من بۆ لەوانم کە پێم وایە گەلی ئێمە شایستی ئەم جۆرە حکومڕانیە نییە ئەم گەلە زۆر بە هیوا کراوە زۆر وعدی گوڵگوڵی پێدراوە فترێک ڕەنگە خۆشمان ینی بەداخەوە ئەوە ئەڵێم ئەو کە ئەڵێم خۆمان بەسم گۆڕانی دوای کاگنە و شیروانە نەک ئەو دەنگە ناڕازی کە لە دەرەوەی گۆڕان دروست بووە هەندێک جار هیوایەکی گەورە لای خەڵک دروستەکەی خەڵک بە هەموو توانای و پشتیوانی تەکە دواتر کە نەتیجەکە ئەبینێ بەنەوەیەکەوە کە هەمووی هەست بە جۆرێ لە بەخۆ بەکەم زانی و پاشکۆیەتی و کرێگرتەیی ئەکا زانی من ناڵم هیچ حیزبێک لە کوردستانی عێراق بکرێتە دەرەوە بە پارتیشەوە من ناڵم هیچ حیزبێک کۆتایی پێ بهێنرێ لە کوردستانی عێراق بە پارتیشەوە هیچ حتا تەنانەت عایلە سیاسیەکانیش بەڵام لەسەر ئەساسی مشارەکەی ڕاستەقینە نە کرێگرتەیی ئێستا پارتی هەموو هێزەکانی کە ئێوە بە کرێگرتە ئێوە بەکرێیان بگرێ ینی بەکریانەوەنەتە دەمێ و تۆ بێدەنگ بە ئەوە بۆ تۆ بێدەنگ بە چی ئەگەی بی بە بۆ خۆت بەس بێدەنگ بەەوە منیش چیەکەم بۆ خۆم ئەم کرێگرتەیە هێنێ ئەبێ شەریک بین هەمومان ینی ڕاستەقینە دەستمان هەبێ لە بڕیاری سیاسی معقول ئێستا هێزێکی وەکو یەکێتی باشە لە سیاسەتی نەوتیا وڵای ئێمە بەخوا هەر 4000 باشە چیەکەی لە حکوومەت چیەکەی جێگیری سەرۆکی حکوومەتە هەیە و جێگیری سەرۆکی هەرێمت هەیە و بەتایبەتی یەشێتی تۆ جوگرافیایەکیشت لە بەردەستایەکە هەمیشە پێی ئەنازی ئێوەرە تۆ سنوورێک دانێ بۆ ئەوە بزانە مەسەرەن هێزی شوێک و گۆڕان ناتوانێت بمێنێتەوە ناتوانێت بمێنێتەوە
يعني هەموو جارێڵێم ینی پرسیاری یەکەم و ئەوەڵ و ئەخیر لەسەر یەکێتی بەزانش بەس خەریکی قسەکردن و بەیاننامەوە نین یەکێتی ئەزانی ئەوە بۆ بە پرسیارێکی گەورە ئەوە بۆ بە بەڕەخنەیەکی گەورەش و ئەمە بووە ئیتر چیتر نایخوا یعنی خەڵک کردداری دەوێت خەڵک بەتایبەتی بۆ هێزێک هێزی ئۆپۆسیۆنە بێ قسە بکە من هیچ دەسەڵاتێکی جێبەجێکردم لە بەردەستانیە من نەوەزیرم هەیە هیر کاڵم من مەبەستم من و هاوڕێکانمە ناڕازی بەڵێ دیارە وازەحمە ینی باس لە فراکسیۆنی گۆڕان و هاوڕێکانمانەکەین چ لە پەرلەمانی کوردستان و چ لێ بەڵامێشێتی جێگری سەرۆکی حکوومەتی هەیە وەزیری پێشمەرگەی هەیە و جێگری سەرۆکی هەرێمی هەیە لە هەموو مهمتر لەسەر عەرز دەسەڵاتی هەیە ئەبێ سنوورێک بۆ مەجێندەهانەدا بنێ کاکە تۆ خۆت هەرێمی کوردستان هەمووی کەشتیە کە تۆ ناکرێ بە ئارەزوی خۆت ئاراستەی بکەی بە ئاقارێکا کە تۆ ئەتەوەیان هەمووی کورد بکەیتەوە لە دەموچاوی عائیلەیەکی سیاسیە هەموو تەجروبەکە کورد بکەیتەوە لە دەموچاوی عائیلەیەکی سیاسیە وەکەوەی کە لە پێشوازی پاپایە بینیمان ئەبێ ئەم هێزە قسەی هەبێ کاکە ئەمە جێگەی قبول نییە بەسکەنیەتی خۆیان قبولیانەوەتە لە پیرۆزیان لە بەشی پیرۆزیان وەستاون بەڕێک و پێکی لە پێشوازی پاپای خەڵکی تر بڵێن بەسەر فەرشە سوورەکەدا دەڕواون چوون لێ وەستاون خۆیان ئێوە شۆڕی خۆ بە کەمزانیەکە بووم باس کردی باش ناوبڕێکمان هەیە دەگەڕێن وڵات بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن گەرتەوێت باشترین براندە گیانیەکان دەست بخەیت بۆ خۆت و ئازیزانت تەنهان سلێمانی بازاری گەورەی مۆبایل پشت بازاری جیاوازەکە و شەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لێدوڵەتی لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشهبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام زۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە بووە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا ببینیە ئەو جبسەی وێنەی نییە کەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت
چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاک شەر بکەم وڵای بڕێز سەبارەت بووی کە ئێستا حکوومەتی هەرێم دەڵێ ئەوان هەموو ئامادەکاریان بڵێ هەموو ئامادەیەکیان دەربڕیوە بەڵام بڵێنەوەی عێراقی سەنایەتە پێشەوە حکوومەتی هەرێم ئەوەرکەی کە لە سەرەتی جێبەجێ کردووەکو خۆی بۆ پرۆژە یاسەکە ئەزانی مشکلەکەەوەی هەموو جارێڵێن یعنی حکوومەتی هەرێم قسە ئەکا بەس فعل ناکە ئەی مەسەرەن کە ئەڵێ قسە ئەکا و فعل ناکات چییە بۆ نمونە قانونی سەدی عەجزی مالیانی کورتێنانی پڕکردنەوەی داراییوانە داوایەوە کە نسبەتی هەرێمی کوردستان بۆ نمونە هەرێمی کوردستان مانگانە مانجێک چەند داهاتی هەبووە ئەوان کۆمەڵە گۆڕەخانێرن حەسەب دیلۆی تەڵان ئەینێرن ئەڵێن ئەمە داهاتەکەمانە دەی باقیکە چەندی ماوە بۆمان بنێرن ئەوە نەمان هەبووە بەس پارەیەکیان لەبەردەستانی بڵێن ئەم پارەیە بەس بەخش خەتای نییە بڵێن خۆی ئەوانیش کە ڕێک ناکەون خەتان نییە ئەزانی چۆنە کاکە ژیانی ینی شێشەکەوەیە من هەموو جارێ ماڵم 2015 ڕێککەوتنایە باشتر بوو لە 16 باشتر بوو لە 17 ئێستا گەیشتوتە 21 زۆر قورسە چکە مەلەفەکە بەڕادەیەک ئالۆسکاوە عراقیش نازانێت چۆن مامەڵی لەگەڵا بکە ڕوئایەکیان هەیە ئەو ڕوئای ئەوان هەیەە لێرە پێی ڕازینین ئەوان ئەڵێن وەرن با بەیەکەوە ئیدارەی هاوبەشی نەوت بین ئەمان یەکسەر دەستیان کرد بە هاتوو هاوار وتیانەمە بۆ کوردایەتی خراپە و کوردایەتی زەرەرەکە و خۆ دەزانین دەستیان کرد بە چ فشە قەومیەک بازرگانیکردن بەسەر نەوتەوە یعنی بۆی نەوت بۆ خۆیان ببن بەس نەیدەن بە خەڵک بە موچە موازحە ئەو ئیستعدادی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئەیکەم لە دەرەوەی من مەسئولم لەم قسەیە و ئامادەشم چێ دێتە بەرەوڕوون بابێت چێ ینی لە دەرەوەی مقاسە ڕوئایەکی تریان نییە ینی وەکو 2019 بەڵە بزبط هەر ئەویانەوێت ینی ئەزانی نەوت نەنێرن نەوت نەدەن هیچ شتێک نەدەن بڵێن بابە ناڵەن 250,000مان بنێ ئەومە 250,000تان دەدەینێ دێ حساب کە 250,000مان دانێ چەندمان ماوەلاتان بمان نەنێ یعنی ئێوێ هیچ شتێک نە بە عینی نە بە نەقدی بە هیچ شتێک نەنێرێتەوە سەر لە ئیتیحادی لە ئەزانی هەموو جارێ من ئەمە باسەکەم دەستەکەنەوە بە کۆمەڵک درۆ فشە و فیشاڵەڵەن ئەمە عێراقچێتیەکە ئەمە بە قسێکی دەستوریە یعنی من هەموو جارە ئەمە بێ بڵم ئەمە دەستورمان نەنووسیوەتەوە دەستور خوان نووسیویانەتەوە مەسەڵەن مەسعود بارزانی تیا بۆ لە مەطبەخی نووسینەوەی دەستورە سەلەیەکی اتحادی دروست کراوە لە عێراقا سیاسەی مالی سیاسەیەکی فێدرالیە ئەم سەلەیە ئەبێ هەموو داهات لە هەرێمەکان و لە پارێزگاکان بگەڕێتەوە ناو ئەو سەلەیە و لەو سەلەیەوە جاریشکە دابەش بێتەوە هەرێمەڵە من هیچ ناگەڕێنمەوە بەنەس ئامادەم بیگەڕێنمەوە بەنەس مەسەلەن بۆ من لە 150 داهاتی گومرگەکانە گەڕێنمەوە بەس بە ڕقمێک وەرەقەیەکە نێرم وەزارەتی دارایی من مەسەلەن مانجی ئەوەندە 400 ملیارم هەبوو بۆ نمونە 400 ملیارم هەبوو دەی لە دەروی 400 ملیارە چەندم ئەمێنێ بۆم بنێرەوە ئەم مەقاسەیە ئەمە بە حسابی خۆیان اقتصادێکی بەهێز بنیادەنێن کێشەکەوەیە کە داعانیشی لەگەڵیانە اقتصادیان مناقەشەکەی ئەڵێ وەرە باشە بە حسابی بکەین بزانین ئەگەر ئێمە نەوتەکەی خۆمان بکەین بە بەشێک لە نەوتە گەورەکەی عێراق قازانجمانەیان نا لەوەیە گوێت لێ ناگرن کە دەی ڕاضیاتیان بۆیان باسەکەی ئەڵی کاکەوەرە باکوی کەینەوە چۆن ئێوە ئەتوانن 250,000 بە نرخی سۆمۆ بدەن ئەڵە با قانونەکە بڕۆ دوای قسەیشی لێکەین تۆ با قانونەکە بڕۆ ئێخۆ کاکەم بیانی ئەمە شێروخەت لەگەڵ کوێرا ناکەی تۆ خۆت ئەمەت پێ باشە بۆ حیزبەوەکو عایلەکەی خۆت من ئەمەم قبول نییە من نوێنەری خەڵکی چی مەگەر ئەمەم قبول بێت بەس پارتینیەوە جێگری سەرۆکی حکوومەتی شەر لە بەغدادە یعنی دەڵێ ئامادەی ڕێککەوتنین خۆشی دەڵێ خاوەنی بڕیارن یعنی ئەزانی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت من بەنەس خۆمە مەم لێ بیستووە ئەڵێ ئەگەرم جارە تەرحێکی جددی هەبێ بۆ ئیتیفاق تەرحێکی جددی هەبێ بۆ ئیتیفاق و ئێمە واژۆمان لەسەر ئیتیفاقی کردو ڕازی نەبوون حکوومەتی هەرێم ڕازی نەبوون من بە شخصی موقفم دەبێ هیوادارم تەرحێکی واقعی هەبێ بۆ ئیتیفاق و هیوادارم ئەویش پابەند بێ بە وعدەیەوە ئەزانی کێشەکە چی کێشەکەوەیە من بۆ خۆم مەسئولم لەم قسەیە باشە یەکێتیش و گۆڕانیش بەو ئالەتی کە ئێستا بەشدارن ناتوانانی بڵێ فڵان کەس مەسئولە لەم شتە گروپێک هەیە گروپ لە یەکێتیش و لە گۆڕانیشە گروپێکی مەسلحەتچی خاوەن بەرژۆندی هەیە کە ئەم با بڵێن هینە ئەکات ئەم پاشکۆیەتی بۆ پارتیەکان لەناو حکوومەتەیە گروپێکە شخصێکی دیاریکراو نییە لە هەردوولا گروپێکن کە سوودیان لەوەیە هەیە ئەم معادلەیە بەم شێوازە بەردەوام بێ بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە بەم شێوازە بەردەوام بێ هەنی کە حکوومەتی هەرێمی کوردستان یان هەرێمی کوردستان خۆ ئەبێ حکوومەتی هەبێ بەڵام ناکرێم حکوومەتە هەمووی بە عەقڵ و ڕیشی حیزبێکی دیاریکراو و عایلێکی دیاریکراو بێ ئەبێ ئەی ڕۆڵی ئەمان چییە
کێشەکەوەیە یەکێتیش و پارتیش لەم حکوومەتێدا بێ ئیرادەن آخر جار بافڵ تاالبانی نامەیەکی نردو و شەکوای کردو لای سەفارەتەکان و توێتی مەسرور بارزانانی جۆمان لێ ناگرێ و بە قسەمان ناکە و حسابمان بۆ ناکە تو حساب کە حساب بۆ یەکێتی نەکات چەند حساب بۆ گۆڕانەکە کە یەکێتی هێزی چەکداری هەیە و با بڵێن لانی کەم لە پەرلەمانە ئەم جارە دەنگکانیان زیاتر جار چۆنە زیاتر وازی لێ بێنە باشە باشە لانی کەم ئەمە مەسجە بڵێم لانی کەم سەرکردایەتی ئێستا یەکێتی لەگەڵ سەرکردایەتی ئێستای گۆڕان باوەفایان بۆ ئەو اتفاقی هەبێت کە مام جەلال و کاک نەوشیروان هەردووچیان خالیان خۆش بێت نەخشاندیان ئەو اتفاقیە وەختی خۆی فەلسەفەکەی بە اتفاقی جەنابی مام جەلالیش و جەنابی کاک نەوشیروانیش بریتی بوو لە گێڕانەوەی تەوازن بۆ عیلاقەی سیاسی لە کوردستانی عێراقا چونکە ئەیانزانی بەهۆی خلافی هەردووچیانەوە کە من بۆ خۆم پێم وایە لەو خلافەیە کاک نەوشیروان لەسەر حەق بوو باشە بەهۆی ئەم خلافەوە باڵانسی هێستێک چووە هەردووچیان بەر لە نەخۆشکەوتن و بەر لە مردنیان ویسیانە باڵانسە چاکەنەوە ئەمانە هەموو ڕۆژەیان بینی ئەڵێن وڵا لەسەر مەزاری مام جەلال لەسەر مەزاری کاک نەوشیروان وڵا ڕێبازی کاک نەوشیروان ڕێبازی مام جەلال ئەی لەسەر ئەرزی واقع تا چەند پابەندن پێوەی هەر ئەگەر وەفایان هەبووە نابوو ئێستا اتفاقی دەباشان زیندوو بکەنەوە نابوو ئێستا جەبهەیەکی فراوان دروست بکەن بۆی هەردوو لایەن بە ضعیفی لە بەردەمی مەسرور بارزانی و پارتیانە بن ئێخۆمە قسەیەک نییە مە قسێکە ینی بڕوان پێ بکە پێویست ناکە من بیڵێم هەر ینی کەسێک کە ئەلفوبەی سیاست بزانێ ئەمە ئەزانێت کە ئەمانە هەردووشیان زۆر بە ضعیفی لە بەردەمی پارتیان بۆچی لەبەر گەندەخۆری ئەگەر ناخۆ هەردووشیان بەهێزەوە توانن بالمناسبە ئەگەر یەکێتی و پارتی ئەگەر یەکێتی و گۆڕان ببنەوە بە حیزبێکی سیاسی منیتیانیم بوون بە سوڵتە منیتیانیم چونکە من معارەزم باشە منیتیانیم بەڵام هەر هەوڵێک بۆ جێڕانەوەی باڵانس بدرێ لە کوردستانی عێراق من پشتیوانیم تیانیم بەس پشتیوانیم و دەستخۆشیشیان لێ یەکەم و هاوکاریشیانە بین هەم من هەم هاوڕێکانم سکاکە ئەم جۆرە لەوەی کە تەنها لە پێناوی پیسخۆری گروپێکی بچووکە ئەم درێژە بەم سیاسەتە بدەی غەڵەتە یعنی بەس لەوەدا کورت کراوەتەوە مانەوە لە حکوومەتەکە بەڵێ لەوەدا کورت کراوەتەوە ئەم حکوومەتە پێم بڵێ لەسەر سعیدێکە خزمەتی کردووە هەر تۆ زانین بۆ مقارنە بکە تۆ لە میدیای و پەیام کەناڵێکی معتەبەر و خەڵک اعتیباری بۆ دائنێ بەس مقارنەی زانین چین بۆ بکەن مقارنەی ئەو وعدانە بکەن کە داویانە بۆ نمونە لە بواری موچە چیان و تۆ دوایی چۆن جێبەجێ نەبووە پرۆژە چیان و تۆ دوایی چۆن جێبەجێ نەبووە ئێکۆڕەکە کە تۆ مەسەلەن ئەڵێ ئەم پرۆژەیەکەم دوایی کە تەراجعت کرد و پەشیمان بوویتەوە حەقی استقالە بکەیت تۆڵێ ئەم ئیشە ئەەکەم دوایی ئەڵێ وڵات پێم ناکرێ ئەی ینی بۆ پێشتر بە خەڵک ڕابواردەوە گاڵتۆ بە خەڵک کردووە ئەڵێ موچە ئاوا لە یەکەم پێت ناکرێ ئەڵێ وڵات پاشەکەوتی موچە ئەگەڕێنینەوە موچەکانیشتان بۆ گەڕنەوە هیچ پێ نەکراوە ئێواز بێنە جا ئەمە لە جێگەری سەرۆکی حکوومەتەوە بۆ هەموو وەزیرەکانی یەکێتیش و پارتیش ئەمە ڕاستە وەڵڵاهی کێشەکەش کێشەی شەخسی نییە من کێشەی شەخسیم لەگەڵ هیچ یەکێک لەم بەڕێزانە نییە و ڕێزیشم بۆ هەر هەمویان هەیە بەس ئەم جۆرە لە ئەدا بەر لە هەر کەس بۆ خۆیان خراپە بەر لە هەر کەس بۆ مێژووی سیاسی خۆیان خراپە کە حەقە خۆیان قبوڵی نەکەن یانی باش بەسەبارەت بە کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە فەرمانگە فیدراڵیەکان پرسیاریان کردووە دەڵێ لە لیژنەی دارایی چیتان بۆ کردووە کێشەی موچیان هەیە نەسەکە چییە؟ نەسەکەوەیە کە موچەکانیان دەرجە وەزیفەکانیشان گوازرێتەوە ڕاستەوخۆ سەر بەغداد لەمەیە هەر چوارمان بەیەکەوە بووین یانی ئێمە یەکێتی و تەحالوفی هیوا پارتی دیش بوون تەبان بەڵام نەسەکەمان جێگیر کردو هیوادارم لەناو پەرلەمانە دژ نەبن چونکە ئەمە لە دژی حکوومەتی هەرێم نییە ئەمە هاوکاریکردنی حکوومەتی هەرێمە ئەمە بلابردننی بارێکی گرانە لەسەر شانی حکوومەتی هەرێم وەکو گومرگ وەکو پاسەوانی سنوور موچەکانی ڕاستەوخۆ لە بەغداوە بۆ بێەوە ئەتە دەخۆلی کاروباریان نەکەن من لە 2016 ئەمەم کردو ئەگەر ئەمە بکرای ئێستا تووشی ئەمەە ئەبوون لەسەر لەگەڵ وەزارەتی ناوخۆش لەسەر تەمویلەکانیان لەسەر خەتین لەگەڵ مدیر عامی تەمویل لەسەر خەتین مشکلەکەوەی دوای قانونی سەدی عەجزی مالی کێشەیەکی گەورە لە مەسەلەی تەمویل دروست بووە لەبەرەوەی دۆخەکەش دۆخێکی حساسە و لەبەرەوەی کازمی بەڕاستی سەرۆک حکوومەتێکی لاوازە یعنی لەم جزئیەتەیە کە پێیوەستە بە پارەی فەرمانگە فیدراڵیەکان کازمی لاوازە بەس با بەڕاستێکت پێ بڵێم لە ڕاستیدا ئەو جوهود و زەختەی ئێمە نەبێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خواخوای ئەوەیانە بەغداد هیچ تەمویلێک بۆ دائیرەی اتحادیانە نەنێرێت تا بڵێ ئەها ئەوە تا خۆ دایرەی اتحادەکان دایرەی اتحادیشن تەمویل نانێرن هیچ زەختێک ناکەن بە ئەسڵەن بەلاشیانەوە خۆشە بۆی هەر بەم شێوازە بمێنەوە چکە لە 2016 ئەگەر جوان لە ئێمە بگرتایە لە ئەو کاتێککە ئەندامی لیژنەی ئەمن و دیفاع بووم نەئەگەیشت بە ئەمڕۆ بەڵام دڵنیا بە لەوەی ڕۆژێک تێنەپەڕیەوە ئێمە خەمی ئەوانمان نەبێ ڕۆژێک تێنەپەڕیەوە ئێمە تەلەفۆنێکمان نەکرد بێ لەسەر خەت نەبوو بین زەختمان نەکرد بەسەر ئەومان پێکرێ حکوومەتمان بەدەستەوە نەدەسڵان هەمویان دەگوازرێنەوە ئەوەی هەمویان ئینشاءڵڵا بەسەر بوو لە زۆریە لە سدود و ئانیشۆ هەر هەمویان ئینشاءڵڵا گوازرێنەوە و ئیشی زۆر جدیمان بۆ کردووە و تێگەشتنی زۆر گەورە هەیە لە ناو لیژنەکەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ قسەمان کردووە هەر خۆی مفاوزاتێکی شەیە لە بینی عامەی هەولێر و بەغدایە هیوادارم کێشەی بۆ دروست نەکەن چکۆمانە بەڕاستی
ینی نەکەر ئەوان هەموو فەرمانبەرێک ینی شایستەوە نێ موچەکەی دواب بکەوێت. باشە کازمی لەم ڕۆژاندا بڵین دوێنێ پامێکی بوو بۆ گفتوگۆی ڕاستەقینە گفتوگۆی نیشتمانی لە نێوان پێکاتەکانی عێراق لە نێوان هەرێم و بەغدا پێ دوایە ئەمە دەکرێت والله قورسە زۆر ئەزانی چۆن هەنێک ڕێی هەیە بۆ نموناڵی هەنێک ئێستا کازمی ئایا ئەهلی ئەوەی ئەم مبادرەیە بکە ئەهلیەوە نییە ئەزانی دەسەڵاتی فعلی لە عێراق بەدەست چییە؟ بەدەست سەدرە بەدەست معامری ئەوەیە کە دێتە سەر هەرێمی کوردستان بەدەست عایلی بەرزانی و عایلی بەرزانیش بەدەست تورکیاوەیە سەدر و خەتێکیش لە ناو شیعەیە سەر بە ئێرانە نی معادلاتی عراقی معادلەیەکی ینی خاڵص عراقی نییە تا بڵێ وڵا هینە تورکیای تایە ئێرانی تایە دووەلی خلیجی تایە ئەمریکای تایە ئاسان نییە بەڵام وەکو مبادرەیەکی باشە لە هەموو حاڵەتێکدا ئەزانی ڕوئیایەک هەیە ئێستا لە بەغدا هەم لای سەرۆکی کۆمار هەم لای سەرۆکی حکوومەت کازمی لای بەشێک لە هێزە سیاسیەکانیش کە کاتیەوە هاتووە ئەم حقوبە سیاسیە کە لە دوای 2003 و ئەم نظامە سیاسی دوای 2003 بەرجەستە بووە بپێچرێتەوە بگۆڕدرێ ئەم تێگەیشتنە زۆر گرنگە برێوی پێ بدرێ ئەم مبادرەی لەو چوارچێوەیەدایە. باش کاتم زۆر کەم بۆ سەبارەت بە ئازادیەکان ئەوەی بادینان و سەبارەت بە و بڵین هێرشکردن سەر دکتۆر غالبیش هیچ تازە هەیە و سەبارەت بەوەی کە تا هەڕەشەی کوشتن لە ئێوە لە مامۆستا ئەحمەد ینی ئەو هەڕەشانە هیچ شتێکی والله هەڕەشە کاک حەشیم جارێ پێش هەموو شتێک تەمەن و عمر بەدەست خوایە بەدەست هیچ زاڵم و زۆردارێک نییە وێمە لەوانین کە خۆمان کە قەناعەتمان بەوە هەیە کە گەورەترین تێکۆشانەوەی کە قسەیەکی حەق بکەی لە بەردەم دەسەڵاتێکی زۆردارە یاخود لە بەردەم خاوەن دەسەڵاتێکی زۆردارە قەناعەتمان پێێتی قەزەکە مەبدەئە نە بە دکتۆر غالب بوو نە بە لێدان و نە بە کوشتن و منیش بکوژن خۆ سەردەشتیشیان کوشت و دەیان سەردەشتی تر هەیە ینی کاوایان شەهید کرد و دەیان کاوای تر هەیەش سەردەشیان شەهید کرد بە هەمان شێوە ویدات ئێستا لەو بادینانە پڕ لە جوڵە و پڕ لە هیوایەدا دەیان شیروانی و هاوڕێکانی هەنیانی ئەم زوڵمە تا سەر نابێت ینی ئەم قسەی کورد زۆر دقیقە کە هەموو شتێک لەباری چیە ئەپسێ زوڵم نەبێ کە لە ئەستوریا ئەپسێ هەر سیستمێکی سیاسی دیکتاتۆری نزیک کەوت بێتەوە لە زوڵمی گەورە پساوە هەموو ڕژێمەکانی ئەم منتیقی بێنە بەرچاوی خۆتەوە بە قەزافیەوە بە سەدام حوسێنەوە بە هەمویانەوە لەبەرەوە زوڵم لە ئەستوریا ئەپسێ ئێمە بە ئەخی پێ نادەین لە ڕاستیدا ئێمە بەردەوامی لەگەڵ هاوڕێکانمان لەسەرم نەفەسە بەردەوامین و وەکوتم ینی چەند ئەوان حەزیان لە ژیانە بەم هەموو گەندەڵی ئەوەندە حەزمان لە مردنە لە پێناوی ئامانجەکانە ئەوەش هیچ نییە ئەوش بالمناسبە بە منەت نییە بەسەر کەسە بە خۆمانیەکەین ینی بۆ قەناعەتی خۆمانیەکەین بۆ یەکەین سبەینێ مناڵمان نەوەینەوەمان سەربەرز بێ بۆی کە کەسێکی حەقبێژ بووین لە برێەوەی کەسێکی خۆفرۆش بین یعنی ئێستا خۆت دەزانی بەداخەوە مۆدێلی هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێک خەڵکی خۆفرۆش شانازی بە خۆفرۆشی خۆیەوەکە شانازیەکە کە خۆفرۆشە شانازیەکە کە ملیۆنێری خۆفرۆشە شانازیەکە بەوەی کە باشی لێزانیەوە لە فترەیەکە خۆی فرۆشتووە شانازیەکە ئێمە لەوانە نین ئینسانکردن زۆرە ئێستا طبعا ئەمە بە پارەی دزراوی ئەم میلەتەیە ئەزانی ئەم مەسەلەی زوڵم و زۆر هەتا زووتر ڕای بگرن باشترە چکە ڕۆژێک دێ زۆر خراپ بەسەریان نەقوڵ ببێتەوە زوڵم بە تایبەتی ئەو عەدالەتە ئیلاهیەی کە هەیە زۆربەی زاڵمەکان لەسەر ژیانی لە دنیا بینیویانە ئەم قسەیە زۆر گرنگە بگا زۆربەی زاڵمەکان ئەوانەی کە زوڵمیان کردووە لە خەڵک هەر لەسەر ژیانی دنیا چەشتویانە مثلا سەدام حوسێن زەلیلی لە ژیانی خۆیان چەشت سەیری حوسنی مبارەک بکە سەیری هەموو ئەو ملهوڕانەی تری مێژوو بکە لەبەرەوە ئەوانیش تا زووتر بوەستن باشترە چونکە ئێمە ڕاستیان نە دوژمنی ئەوانی نە دوژمنی ئەم تەجروبەیەینەوەکەوەی کە زۆر جار بە زۆر ئەیانەوێ ئەم درۆیت بخەنە پاڵ ئێمە تاکەوشت ئەڵێن کاکە خزمەتی خەڵکەکە بکەن دزی مەکەن گەندەڵی مەکەن ژیانێکی خۆش بۆ ئەم خەڵکە بەرجەستە بکەن و زیاتر نا باشە دووە پرسیارم وەکو پێناسەیەک بۆ کابینەکەش بۆ کابینی نوێن پێ دوای دەبێم کابینە شەڕ بۆشێتەوە ئەگەر بارودۆخ باش ئەم کابینەیە قسەیەکی ئینگلیزی ئەڵێت کەی ئەڵە زۆر درەنگە دوێنێ یعنی بوو زووتر لەبەرەوە ئەم کابینەیەکی فاشیلە لە هەموو ماناکانی فەشالت لە مەجای سیاسیە لە مەجای ئیداریە لە مەجای عیلاقاتی دەرەکی و ناوخۆیە لە مەجای فەزیحەی سیاسیە لە مەجای فەزیحەی قەضائیە لە هەموو مەجالەکانە ئەم کابینەیە تا ڕۆژێک زووتر بۆشێتەوە و کابینەیەکی نوێ نیشتیمانی لەسەر ئەساسی تێگەیشتنێکی نوێ دروست بکرێ پێش هەموو کەسێک لە بەرژەوەندی پارتیە من مەسئولیشم لەم قسەیە و زۆر گرنگە لە ڕاستیدا هێزە سیاسیەکان لەوە تێبگەن کە ئەم ئاراستە سیاسی هەڵەیە کە ئەم کابینەیە گرتوویەتە بەر هەر پارتینا و هەر عائیلەیەک نا هەموو کوردستان ئەبابەرەوە ئاقارێکی نادیار و ئێمە خۆمان هاوڕێکانمان ئیش لەسەرەوەکەین کە مۆدیلێکی نوێی سیاسی لە کوردستانی عێراق بە تایبەتی مەسەلەی گۆڕینی نظامی سیاسی و لعبەی سیاسی لە کوردستانی عێراق بە گۆڕینی یاسای هەڵبژاردنەکان یەکێک لەو ڕوئیانەی کە ئێمە لەگەڵ هاوڕێکانمان هەمانە کاک حەکیم هیوادارم ئەمە بگا یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە ناکرێ لە عێراقدا سلێمانی بکرێ بە 4-5 بازنە بەڵام هەموو کوردستان بۆ هەڵبژاردننی ناوخۆی کوردستان
یەک باز نەبێ ئەبێ هەرێمی کوردستانش بکرێ بە فرێبازنەی. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز هۆشار عەبدوڵڵا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. سپاس دەکەم. سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.